سڵاوتان لێبێ بەڕێزان لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرەوەی گرتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ چوارەم ڕۆژی جەژنی قوربانە بەڕێزان، ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتانە هەڵسەنگاندنیە بکەن بۆ کار و خزمەتگوزاری و ڕۆڵی لە نەپیندارەکان لەم چەند ڕۆژەی جەژندا، هەروەها شێوازی پێشکەشکردنی خزمەتگوزارەکان تا ئاستێک وەک هەندێک پەیوەندی کە داوایان کرد کە ئەم تەوەرە دیاری بکەین ئەو بووکە هەندێک لایەنەکان کەم تەرخەمون یاخود باش نەبوون لە بەرامبەردا هەندێک لە بەشداربووانی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاماژە بۆ دەکەن کە خزمەتگوزارەکان باش بوون. دەتوان لەسەر لایەنەکان یاخود کۆی لایەنەکان قسە بکەن، لایەنەکانی تەندروستی، ئاسایش و لایەن ئەمنیەکان، هەروەها هاتوچۆ، هەروەها لایەنی شارەوانی کە هەندێک لە ئەو کەسانی پەیوەندیان کرد ئاماژەیان بۆدا کە خزمەتگوزاری گەڕەکەکان یاخود پاکوخاوێنی گەڕەکەکان بەو شێوەیە نەبووە کە دەبوو خزمەتگوزاریان پێشکەش بکرێ. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاوتی بنی و سەرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم پەیوەندیمان لە سلێمانیەوە لیزاخان لەگەڵماندایە. فەرموو لیزاخان. سڵاو لێبێ کاکشوانی ئارۆ باش. زۆر سپاس لیزاخان. هەرچەندە جەژنکەوە بە بەڵام بە قەزای جەژنتان پیرۆز بێ، هەر لە جەژنی خۆشیا بن. زۆر سپاس، لە تۆش پیرۆز بێ. بەستیان کاکەشوان گیان، بەڵێ من یەکەم شتکارنەوەی لێرە ئاماژی پێ بم، تەنها ئەوانی کە زۆر هیلاک بوون کە کەس هەستیان پێ ناکا لایەنەکانی ڕاگەیاندنە کە ئەوان زۆر بەڕاستی هیلاک بوون. من دەستخۆشیان لێکم، خوازیارم هەموو کاسەکەوتو بن و لایەنەکانی ئاسایش بە تایبەتی دەستخۆشێکی تایبەتیان لێکم لە بڕۆی ئارامیان پاراز لەم جەژنەیە لەخوا بەزیادەتین حاڵەتی ناخوازرا و ڕوویان داوە. من دەستخۆشیم بۆ هەموو لایەنەکان کە ئاسایشی هەرێنیان پاراستە سامکاتە. خوازیارم هەر سەرکەوت و سەرفرازم، بەڵام تاکە شتێکە دەبێ ئاماژەیە ئەوەی کە پێشتر ڕوویاوە، یعنی چاکنەکردنی ڕێگەوانەکان هۆکارێکی زۆر بووی کە لەم جەژنەیە زۆر کەس بوونە قوربانی، یعنی هەم گیان لە دەستانی لێکەوتەوە و هەم بریندار بوون و ئەو شتانی دەکەوتەوە بەداخەوە چەند حاڵەتێکی وا ڕوویاندا. من بەداخم بۆ کارانە خوازیارم حکومەت ئەم کارانە پشتێنە خا لەبەروی لە کوردستانە ڕێگەیەک کە زۆر خەڵکی پێ ئەمرێ، یعنی لایەنی هاتوچۆیە کە خەڵک زۆر بەم ڕێگەیە ئەمرێت و بە حادیسەیاتە. خوازیارم ئەمانی لە دوای جەژنا چارەسەر بکرێت و تەنها حکومەت ئایدی بەسەر چاو نەبێ، باوەکو خۆیان ئەڵێن کردارەکانیان شەر بێت و کردارەکانیان هەبێ بۆی کە خەڵک لیان ڕازی بێت. بەڵێ، سپاس بۆ پەیوەندەکەت لیزاخان لە سلێمانیەوە. لەسەر فەیسبوک ئەحمەد تاجر سەباغ دەڵێت تکایە باسی موچەی هێزەکانی حەفتا بکەن، هەروەها دارین هەولێر دەڵێت خزمەتگوزاری لە وڵاتی گەندەڵکاران دەبێت چی بێت؟ باوکی ئەحمەد لە بادینانەوە. فەرموو باوکی ئەحمەد. ئەلۆ، بەڵێ باوکی ئەحمەد. باشی کاکشوان، زۆر سپاس دەکەین. وەزات کاکشوان. زۆر سپاس دەکەم باوکی ئەحمەد. فەرموو. والله کاکشوان بەنسبەت خزمەتگوزاری، بەڵێ، چ خزمەتگوزاری بۆ کەس ناکرێت و لە منتەقەی بادینانم لە بادینان نەوە سەبونخانەی هەیە، نە خەستەخانەی هەیە، نە شتەکەی ئەوە هیچ نییە. ئەمە لە جەژندا باوکی ئەحمەد. بەڵێ لە جەژندا هیچ نییە. جەژن دەچی مستەشفا خەفەری وا لێ خەفەرەکەش چ بۆ ناکە، نە دەرزی دانانی کە، نە عیلاجی کە، هەر شتێکیش بنویسیت خەڵک دەبێت لە دەرەوە بکڕی. بەڵێ باوکی ئەحمەد، ئێمە بەدوادەچوونێکمان هەبوو بۆ نەکردنەوەی بازارەکان لە پارێزگای دهۆک بۆ شەوەی کە بەشێک لە هاوڵاتیانەوەی کە قسەیان کرد بۆ NRT باسییان لەوە کرد کە گرنگە بازارەکان کراوە بن بە تایبەتی بۆ گەشتیاران. ئەمە تا چەند بەدی دەکرا لە شەقامەکانی دهۆکدا؟ کاکشوان بەخوای هیچ نەکراوە، نە بە سەمونخانەی، نە مەطعەمەک، نە شتەکە. کابرایەک بێت لە غێر جێدی بێتە دهۆک هیچ نییە بکڕیت، دوکانێکیش نییە بکڕێت، غەرابی لێ خۆ بکڕێت. بەڵێ، پێشنیازی تۆ چییە، چی بکرێت بۆ ئەوەی بەم شێوەیە نەبێ؟ بەخوای کاکشوان گیان حەز دەکەین حکوومەتەکە ئەو سەمونخانەکان، مەطعەمەکان هەان بدەت لە وەختی جێژنە بکەنەوە غێر ئاوەی دیتێت تێدا دهۆک، غێر کابرایەکی دیتێت لە عەرەب دێت، کورد دێت، لە غێر منتەقەی دیتێت هیچ نەویت بخۆت دەبیت. بەڵێ، سپاس بۆ باوکی ئەحمەد لە دەڤەری بادینانەوە. بەڵێ هێلین لە دهۆکەوە. ئەلو دام بۆش. دەم باش هێلین خان، فەرموو. چاوانی بۆشی؟ زۆر سپاس دەکەم.
بەلا زۆر خۆشیێت دەکەم بۆچی تەوەرەکی جێ خودۆیە بەڵێ هێری خان ڕۆستی زۆر خۆشی حکوماتەوەکەم چونکی ڕۆستی گەلک پیتاب گەشت و گوزاری دەتن و ئەم سپۆسە حکوماتێتکەین و گەشت و گەلک بۆ شەلارەمێ چونکیەکە نابۆ عرب هەمەتۆتنا کوردستانی واز دەست خۆشی دەکەم بۆچی شتێکی گەلکی بۆ شاکری بەڵێ و ڕۆستیەکەی تەلەفۆنێ بکاتن بێژیتن بۆ ئەودین من جێت و سۆنێنێ حکومان بەرپرسان زۆنە چ تشتێوەسەنە چگیناکەی وەسە بۆ کوردستان هەندا عرب و تورکیە و سووریە هەمووی گەشتۆ ناتۆن ئەبوو هەرێم و کوردستانی بکەن چونکی ئێم نەویەوە پارۆستیا وەکی بینیژە حکومات گەلە پیتێت گەشت و گوزاری هەرێم و کوردستانی بکات دەست خۆش بە حکوماتەما و سپاس بدە سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر فەیسبوک کویست عەبدوڵڵا دەڵێت خزمەتگوزاریەکان لە شاری هەولێر بە شێوەیەکی زۆر باش کرابوو زۆر سپاس بۆ دام و دەستگا پەیوەندیدارەکان هەروەها شاکۆ نەوزا دەڵێت سەقەتە و هیچ نەکراوە بە پێی پێویست یوسف کاوانی دەڵێت بەگشتی خزمەتگوزارەکان باشن بەرهەم زیاندیان دەڵێت شتەکان زۆر باشن بەس خۆزگە ئینتەرنێت لەم وڵاتەدا کێشەی نەدەماروەها ئازاد خدر دەڵێت من پێم وایە خزمەتگوزارەکان لەم جەژنەدا زۆر باشتر بوو لە چاو بۆنەکانی تر مەتین لە ئاکرێەوە سڵاو لێ بێفەرموو دام باش زۆر سپاس کاک مەتین هەموو کاتێکت باش کاک شوان أصيل حكومات قالك خدمات هاولتيون ده تيجي هاولتيش خدماتهم لا تأخذ بن يا أجر هاولتي هريكوتو أصيش خود كان أصيش برزانجو وده بيتن زور هيكو بيكشة بيتن بس كاك شوان عمات كان نسبة قطبيون وكي قطبيون كردستان هم هم قطبيات تيجي قطبي تجري بنا جنگه أجر أمي يسا قطب رأس قطبي شوكة بيجن لو تشتا قطب خوني تيجاش تبيت الحمد لله طبي مرحلة قطبي المي كرده زو تيجاش تنيجا طغز ذاك بس كوك شون راسي ما شديد قطبي تشتا قطب خونه كوديكا موچا بناي تا دوبين كرن واكي ايوانا پنجش سزارك ببيتا دوبين كرن واكي دير ان چينا قطب خونه اير دورن تو گنده که انکیس می‌چای دایی کاکو نماز کن اگر بیشتر کن گفتم که و دو باش بیشتر کاک شد. بله سپاس بۆ پەیوەندەکەت ئارام جەمال بەو شێوە باس لە خزمەتگوزارەکان دەکات کە دەڵێت زۆر باشن بەهرۆز جعفەر دەڵێت هەمیشە لە ڕۆژانی جەژندا یەک کاری ناشارستانی و خراپ هەیە دووبارە دەبێتەوە بەتایبەت لەو شوێنانەی کە کەمێک ژیان تێیدا ئەستەمە وەکو کەرکووک و ناوچەدەبراوەکان ئەویش بینینی دەمانچە و چەکی منداڵانە یان تەقاندنی تەرەقا ئەمە لەگەشت شوێنەکانی تر هەیە بەڵام ڕێژەیە بەجددی لە هەر شوێنێک هەبوو نیشانەی شکستی باری سایکۆلۆژی و کۆمەڵاتیە نابێت حکوومەت ئەمانە بەبێ سزا تێپەڕێنێت بەڵێ باوکی محەممەد لە کەرکووکەوە فەرموو باوکی محەممەد سپاس باوکی محەممەد هەمان شێوە من لەگەڵتم بۆ ئەو مەبەستا دەمانچەی منداڵ ئەو تەرقانە لەبارەی خزمەتگوزاریەکانەوە دەربارەی حکوومەت زۆر ڕێک و پێکن بەڵام ئەو شێوانەی شێوازانە کە منداڵ بەکاری بێنێ ئەوە شتێکی زۆر زۆر خراپە هەم بۆ نەتەوەییمان هەم بۆ کولتوریمان ئێمە ئەبێت چەک نێرین دەمانچە نێرین فیشەک نێرین ئێمە کوشتنی دەستی ئەو ڕژێمەین لەبەر ئەو هەیانە کە نابێ فیشتەک و شت و ئەو تەقەمەنیانە لە دەستی منداڵەکانمان بێت تەنها ئەوە خزمەتگوزاریەکان لە هەموو ڕوویەکەوە لە شارەکانی کوردستاندا زۆر بەباشی هاتووە من پێم وایە ئەگەر خەڵکێکی پێی خراپە زۆر زۆر ڕێک و پێک بووە لە تەلەڤیزۆنەکاندا شارەکان گەڕاوین زۆر زۆر شتێکی باش بەرچاومان کەوتووە شتی خراپ نهاتوو تەنانەت پۆلیس ئیسراحەتی نەکردووە ئاسایش ئیسراحەتی نەکردووە خزمەتگوزاریەکان لەلایەنی حکوومەتەوە زۆر ڕێک و پێک بووە ئەمە بەلایەک لەلایەکی تر شتێتریشم هەیە کاکشوان ژمارەکەم لەلای خۆت بنووسێنە بۆ کارێکی پێویست زۆر زۆر پێویستە دواتر پەیوەندیم پێوە بکە یان من پەیوەندیت پێوە بکەم کارێکی زۆر پێویستمە حەزەکەم لە بەرنامەیەکە دانیشم لەگەڵتانە هەندێک شتی زۆر باشە باوکی محەممەد ئەگەر لەگەڵ برادرانی کۆنتترۆلدا بمێنیتەوە بۆی ژمارەکەت لێ وەربگرن ئاکۆ لە چۆمچەماڵەوە فەرموو کاگاکۆ کاگ ئاکۆ لە چۆمچەماڵەوە
بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. ڕەحمان لە مووسڵەوە، فەرموو کاک ڕەحمان. کاک ڕەحمان لە مووسڵەوە. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئەویش ئامادە نیە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دانیار سلێمانی دەڵێت بەڕای من ئاسایی بووە وەک جاران وا بوو، هەروەها هاوکار حەیران دەڵێت لە کوردستاندا تا ئێستاش نازانین گەشت و گوزار واتای چییە، کەسانی پسپۆرمان نییە لە گەشت و گوزاردا و دەڵێت بۆ نمونە لە شاری سلێمانیدا تەنها یەک هۆتێلی 5 ئەستێرە هەیە. لیندا لاڤ سلێمانی دەڵێت دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. سەبارەت بەم تەوەرە پاکوخاوێنی و خزمەتگوزاری بە شێوەیەکی باش بوو، لایەنی خزمەتگوزارەکان بە بەرچاو کاری باشیان کرده بوو. هەروەها جەلال ئەحمەد دەڵێت دەستخۆشی لە گشت دەستگا خزمەتگوزارەکان دەکەم بە تایبەتی شارەوانی و ئاسایش. ژین ئەمین دەڵێت بەخوا هەرچی بۆ ئەم میلەتە بکرێت هەر ناڕازین لە هەموو لایەنێک خزمەتگوزاری باش و پێشکەش کراوە. هەروەها حەیدەر ئەتابی دەڵێت دیارە بە عەربی نووسیوەتی تەنها دەستخۆشی کردووە و هەندێشتی نووسیوە کە پەیوەندی بە تەوەرەکەەوە نییە. فەرهاد قادر دەڵێت بەڕاستی لە کوردستاندا لایەنی خزمەتگوزاری تا ڕادەیەک باشە، بەڵام لە بودجەیەکی ئاوا زەبەلا هێشتا زۆر نییە کە بۆ خەڵک کراوە. بەڵە پەیوەندی کتر لەگەڵماندایە. ئازاد لە کەرکووکەوە، فەرموو کاک ئازاد. ئەم کاتت باش کاک شوان. زۆر سپاس کاک ئازاد. دەستخۆشی بەرنامەکە لێکرد. زۆر سپاس دەکەم. من سپاسی کردم. کاک ئازاد مەسەلەیە من لە کەرکووکم. بەڵێ فەرموو. مەسەلەی خزمەتگوزاری ئێمە لە گەڕەکی کوردستانی فەیلق. بەڵێ. وەزعمان زۆر خراپە، یعنی خەریکە لە قوڕ و ئاو چڵکاوە بەم دەژنێ بخنکین. هەموو کۆڵانەکانمان وەستی ئەمەنە خراپە هەتا خوا بڵێ بە حەقا. ڕاستە لە ناو فەیلق هەنێک جادە سەرەکیەکان بەردەم مەسوولەکان کراوە، بەڵام ناو کۆڵانە فەقیرەکان بە هیچ شێوەیە نەکراوە. قەناعەتکە پیسی و خۆڵ و خەشاک تەنانەت سیارەی شارەوانیش نایێنێ خۆڵ و خەشاکەکانمان بۆ کوڕێ بدە. ئەوەنە وەزعمان خراپە. جا لە ناو کەرکووکە دوو بەرپرسی ئاسایش هەیە، یەکیان یەکێتیە، یەکێکیان پارتیە. یەکێکیان ئەوەی بەرگری و فریاکەوتنەوەی یەکێتی. لەم ڕۆژانەیە 26 دەفتەری بە قومار دۆڕانووە. ئەوەی پارتیش هەر عینەن چی داهات و پارە هەیە و بە دەیان خانووی هەولێر کردیوە. باشە کاک نەجمەدین کەریم ئەگە بە سەرۆکی هەرێمی ڕاگەێنێ ئەمانە لادەن ئەم پارانە بۆ گەڕەکەکان سەر بکەن، لەوەی ئەوان بە فیڕۆیەدەن باشتر نییە، زۆر باشترە. ئیتر سپاس دەکەم و دەستخۆشی بەرنامەکە لێکەم و مەمنونتم. سپاس بۆ پەیوەندەکەت. هەر لە کەرکووکەوە سامانمان لەگەڵدایە، فەرموو کاک سامان. بەڕێزەکەم ئەم کاتت باش. سپاس کاک سامان. کەرکووکەوە بەڕێزی دێژێ وڵایەکشان فیرۆ بێ بەنووسات کەرکووکەوە کاک نەجمەدین لەوەتی دەکەکای هەتا بووی هەتاکە حەدێکی باس خزمەتگوزاری بە کەرکووک گەیاندەدا شەکە بەس محافەزەکەی تر هەر هیچ پارەکەی کەمابانە چی دەکرد. بەنووسەت ئەو خەواتزیێشەوە کە هاتۆتە کەرکووکەوە من کۆم ڕۆژنامەنووسم. ڕۆژنامەنووسێکم لە دەرەوەی وڵات دۆست کارم کردو زۆر زیێرەکارم کردەوە خەواتزیە کە هاتۆتە ناو کەرکووکەوە تەبانەما کارمەوە لە بەهۆی ئەوە هاتمن لە فەرچاوەیەکی باوە پێکراوشەوە ئەزانم کە لە بەهۆیەوە هەودێتی مەبوو بەزانی ڕۆیشتووە کابرایەکی تورکی ئەم کابرایی نەتورک عەبدوڵاجود بوشێ بوو لە ماوەی پێشەوە هات کەرکووک هاتە باو قەڵاکە ئەو ناڕزایشی گەورەی لێکرد خەریک کێشەشی لێ دروست بێ. ئەم قەڵاتە وتێتی من بۆ هاوردمە دۆڕانی لە ێشە کورد هەر دۆڕانی لەبەرەوەی کە ئەوەی هاورد کبوو بە باڵگە بەرە پێوەش قەڵاتزگەی هاوردوێتە کەرکووک. هەر ئیمڕۆ لە کەرکووک جەبهەتوڵکوانی بەرزالی کرد. ئەو غرفەی عەمەلیاتەکە درا دەست جەبهەتوڵکوانی شێلە ئەوان بەڵام مەبوو بەرزالیە مثلا 74 لە شومانیدا بەداخەوە داوا لە کەرکووکیەکان نەکەین کە ڕێگە بەم شتە نەدەن. زۆر سپاس. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت. هەر لە کەرکووکەوە کاک هێمن لەگەڵماندایە، فەرموو کاک هێمن. ئەوارە باش ئێوارەت باش کاک هێمن، فەرموو. زۆر سپاسەوە براکەم ئێمە هەیە ساری کەرکووک نێوت ڕاز و داد هەمووی لە پێم شمانۆڕەتە و ئەڕات خەڵکەشی حتاکێ 2000 کە ئەنساڕ حکومەت کە لە حکومەت چی وەکات نەشارە ماسارە ئەمە ڕێگاڵمان ڕێگایە. بەڵێ هەلو بەڵێ کاک هێمن گوێمان لێتە. ئەم خەڵکە حەداکە لەم شارە بۆز عەبزە لە حۆکە نۆز و غازە ئەوە هەری تاگە تاک عێراقی لەم وڵاتە مانگاری پێ زۆرەخەوە مانگای دووەرەخەوە نەکو مەسکەرانەوە بۆ خواندی خۆن و ئاگان لە فەقیریش نەبێ. زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت. ئاڵەیە لە سلێمانیەوە، فەرموو ئاڵێ خان. ئێوارە باش کاکسوان. زۆر سپاس ئاڵێ خان، فەرموو. ساری تۆری ئەم ڕۆژانەوە
بەڵێ بەڕاستی ئاستی خزمەتگوزاریەکان بەڕێی من لە ئاستێکی زۆر باشتا بووە وەکو وەزانین کە لە ئاسایش یاخود لایەنی شارەوانی بەڵام بەڕێی من ئەوەی کە زۆر هیلاک بوو بێت لەم چەند ڕۆژانەی جەژندا تەنها مرورەکانی سەر شەقامەکان و لەگەڵ کارگوزارەکانە کە ئەم جوانە بەڕێی من کە زۆر ماندوو بوون کە نەک لە ڕۆژانی جەژنیشا بەڵکو لە ڕۆژانی ئاسایشە هەر زۆر هیلاک بوون و دوای ئەوەش لایەنی شارەوانیش بەڕێی من کەم تەرخەمیان نەکردووە لە پاکردنەوەی شەقامەکان یاخود کۆڵانەکانە دەستخۆشیان لە یەکەم و دوای ئەوەش نەخۆشخانەکان ئەو پزیسک و کارمەندانەی کە لە نەخۆشخانەکانە کارەکەن لەشیان ساغ بێ و دەستیان خۆش بێت هیوادارم هەر بەردەوام بن کە لە ڕۆژانی جەژنیشا بەبێ ماندوو بوون لە کارەکانی خۆیانن و دووبارە دەستیان خۆش بێت لەشیان ساغ بێت هیوادارم هەر بەردەوام بن لەو کارە جوانانەی کە پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویستیەکان هیوادارم هەر بەردەوام بن کاتێکی خۆش زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیەکە سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار فەرموو کاک سەردار دەژنی قوربان لە ئێوە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت زۆر سپاس دەکەین هیوادارم دەژنە ببێت هەمای ئاشتی ئارامی لە وڵاتەکەمانە ئەوە پرسیارێکم بێ زەحمەت ئێناتی هیچ یەک بەرنامی پێشکەش کرد دەربارەی دەژن هیچ بەرنامەیەکی تری هەیە لە ساڵانی داهاتووە بۆ دەژن بێگومان بەپێی دۆخەکە کاک سەردار هەر شتێک بێ تایبەت بێ بە جەژن ئێمە کاری لەسەر دەکەین و نەک هەر جەژنی قوربانیش هەندێک لە بۆنە و یادەکانی تری ئاینەکانی تریش ئەگەر بکرێ بەڵام زیاتر بەدەداشتنی هەواڵی دەکرا بۆ حاڵەتەکانیان دیاردەکان لە جەژنی قورباندا بەڕاستی ئێوە ئەگەر بڵم ئەگەر بەرنامێتان پێشکەش کرد بەرنامەی زۆر چایتان پێشکەش کردو و هیوادارمەوە زیاتریش پێشکەشکەن زۆر سپاس دەکەین بەڵێ سپاس بۆ کاک سەردار لە سلێمانیەوە خورشید لە دهۆکەوە فەرموو کاک خورشید سڵاو لەبێ چۆن باشە زۆر سپاس کاک خورشید کاکە ئایا بوشی ئەم داخواز الحکومت هەرێما کوردستان تێک خۆلاشینەوە ئەمە چەندی ساڵە خۆلاشینەوە بێژنجە بوو زێدەکەن و زێدە ناکەن ئەم 10 نەفەری و 220,000 دینار دەستان ئەمە ئەرێ دەکەن لەسەرە پێلۆفکەکیشی خۆلاشینێتێک معاشی خۆلاشینی بەڵێ کاک خورشید اون یادشی کار که و چندی سال هم به دور که دا اگر 28 سال هم داخل حکمت هرم کردستان است خانه نبو مطاف کرد و ناکن به خود دو برای دانی نسره شارع مچنا کن و ناکن دو برای هم به خود دانی نسره باندر ما آخر مارا هم خوری مارا والله بارد خانه مارا و ناکن به خود دانی آصاف کن ما امکین امرینات پرشتی ملتینه ما مجی کردی میشون نتیگه مجی شهید دارینه مجی تفصیلات داره گنده مخراب کنه اره ما چه اگر خواهی اما 28 سال خواهی من مارتی را ما ناکن به خود دانی آصاف کن بەڵێ سپاس بۆ کاک خورشید لە دهۆکەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سەفین شارەزوو دەڵێت من دەڵێم ئەگەر تەنها بۆ ڕۆژانی جەژن بەنزینخانەکان بنزینیان بێ پسوڵە دابش کردایە باشتر بوو لەگەڵکردنەوەی چەند بنزینخانەیەک بە 550 دینارەکە باشتر بوو شاه و ئەبوبەکر دەڵێت لە جەژندا لایەنەکانی خزمەتگوزاری زۆر باش بوون لە شارچکەی تەختەق بەگشتی لایەنەکانی خزمەتگوزاری زۆر باش بوو بەڵام چەندین کاری ناشرینیش هەبوو لەوانە تەقەمەنی منداڵان بەڕاستی کارێکی ناشرین بووە و بۆ هۆی بێزاری خەڵک بەڵێ ژیان لە سلێمانی وەسڵاو لێ بفەرموو ئەم کاتۆ باش کاتوان زۆر سپاس ژیان خان فەرموو بەنسبەت تەوەرەکەی ئەم ئێوارەیەوە من زۆر دەستخۆشی لە مرورەکانی شاری سلێمانیەکەم کە ئیچی جوانەکەن و زۆر جوانە کارەکانیان و هەروە شارەوانی سلێمانی بەس موشکیلەکەی ئێمە ئەوەیە کە زۆری سیارە لە شارەکەمانە و جادەکان هیچ ئەو سیارانە هەڵ ناگرن من خەتاکەشێک گەڕێمەوە بۆ حکوومەت کە ئەو هەموو سیارەیە ئێنێ بێ ئەوەی بیر لە جادەکانی ئێمە بکاتەوە بەڕاستی وای لێ هاتووە هەموو ماڵێک دووسێ سیارەی تایە یعنی ئەمە هەم ژینگە پیسە بێ هەم جادەکانیش ناتوانانی ئەو هەموو سیارەیە قبول ناکە ئەو زۆر سپاسی بەرنامەکەش دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت فەرمان لە کەرکووکەوە فەرموو کاک فەرمان
زۆر سپاس کاک فەرمان. بەڕێز سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەم. فەرموو. وەڵام من لەم بەرنامە پیرۆزەی تۆ دەستخۆشی و نمایندەبوونی کاک نەجمەدی کەریمەکەم بەڕاستی کابرایکی زیرەک و کابرایکی لێهات و شایانی هەموو شتێکە. بەڵێ. من بە نەجمەدینەکەم دەست خۆش بێت چاوەکانی ماچەکەم. بەڕاستی ئەو هەڵوێستی جامێرانی ئەیشەڵا لەو هەڵوێستانی خۆی بەشیمان نابێتەوە. من بۆ برادری پێش خۆشمەڵێم لەما ڕەخنەش ناگرم یعنی بەگا سامان ئاڵێم ئەڵێ بەڕێز سەدەزانی کەرکیجی فرۆشتیانەوە هەفتە و چار من بەگا سامان ئەڵێم ئەو ڕێیسەی ئەو جەنابی کەرکی فرۆشت من بەگا سامان ئەڵێم کاک مەسعود بێشەوەی لێزی دز لە دروست بێت ئەیزانی کە نوری مالیکی یەکەم کۆبینەوەی لەگەڵ ێستا سەربازەکانی سوپای عێراقدا کە ئەو بەرنامەیە تا ئەعلانی کرد وتی کاکە نوری مالیکی بەرنامەی شتێکی وایە ئەو ڕێیسەی جەنابی کە وتی من هیچ ئامادەیەکم نییە بەشداریە یەک کۆبینەوەکەم لەگەڵ جەناب کاک مەسعود هیچ ئامادەیەکم نییە هیچ هەڵوێستێکم نییە لەگەڵ تا بم حتا ئاخر هەڵوێستی ئەم دوایەش ئامادە نەبوو من دەستخۆشی لێکم بەکا سامان شەڵێم ئەو محافظەی پێشوو بەڵێ بگەندەڵ بوو بەس ڕزگار عەلی لەو گەندەڵدەر بوون و منە یەک باخیشی لە ڕێ هەولێر بەس باخبەت ئەزەی کرێ بە 14 دەسەر شانسە بەس حمایە هەیە لیانە ڕزگار عەلی لە محافظەی پێشوو گەندەڵتر درێ بوو لەبەرە محافظەی تر من تاکیدم دەستی بەقەدەر یەک بەڵێ سپاس بۆ پەیوەندێکە سپاس بۆ کاک فەرمان لە کەرکووکەوە عەگید لە دیارەلوکەوە فەرموو کاک عەگید. باش زۆر سپاس کاک عەگید بەڵێ. چوارەم ڕۆژ جەژن لایەوە لە هەموو موسڵمانی کوردستان پیرۆز دەکەم. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ. یەک دەواکاری مایە لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی پەروەردە. بەڵێ. بۆش ئەم ساڵانە ئێمە تەڵەبەی عەلمی و ئەدەبی هەردووکمان یعنی یەک معدەل یەک مستەوە حساب کردین. یعنی گوناه یعنی ئەم 15-16 ساڵە بخینین یعنی دیمۆیەکێ بمینینە ماڵ یعنی کەسی خەمەمەنینە. ئەستا 58 عەلمینایە دەوەرگرتن 57-56 یعنی مەدەخوازیەک دەهایك و مەژی ئەم تەڵەبت مۆژی بینە وەرگرتن مەژ دوێت وەکیامی مهمەنەیە دەخۆرن ئێکای وەزاویە خوشە دەشێت خینیتن معدەلی فول دێنیتی کە وای وەزاویە نەخوشە نەشت معدەلی بینیتن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک عادل زانکۆ دەڵێت من لە ڕووی فەرمانگە تەندروستیەکانەوە زۆر سپاس و دەستخۆشییان لێ دەکەم بە هەموو شێوێک لە خزمەتی هاوڵاتیاندا بوون هەروەها هەرێم ڕەئوف دەڵێت کێشەی خزمەتگوزاری لای ئێمە هەر ئەوە نییە کە پۆلیس بڵێ وەزعەکە کۆنتڕۆڵە چەندەها ڕوودا و ڕوویدا بەهۆی خراپی ڕێگاوبان هەرگیز ئەم کێشەیە بەم شێوانە چارەسەر ناکرێن هەروەها زێبار هەژانی دەڵێت گەلەکە خۆش و ئارام بوو شەهێن سعید دەڵێت لە هەڵەبجەی تازەوە تێبینێکی ناردوو دەڵێت بۆ ئێمە خزمەتگوزاریمان هەبووە پێش جەژن تا لە ڕۆژانی جەژندا هەمان خزمەتگوزاری بێت بەتایبەت خزمەتگوزاری قیرتاوکردنی کۆڵانەکان و خزمەتگوزاری شوێنی حەوانەوە هونەر لە دهۆکەوە فەرموو کاک هونەر. ئەلۆ بەڵێ کاک هونەر گوێمان لێتە فەرموو. جەژناتە پیرۆز بیت. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ. گەلێک سپاس بەڵێ ڕاستی جەژن دەفمە دهۆکێ گەلێکە خۆش بی و وەسیە ئەمنیە دهۆکێتکەن ڕاستی پۆلیس دهۆک و ئەمنیە دهۆک کارێکی گەلێکی ئەنجام دا و ڕێکۆپێکی جەژنەمەوەتە بوراندن. ونسبت كيموكوريال وكان بيجين حكومات راسي كيموكوري دي هر هبن ام داس خوشي الحكومات كان بو قالك ريكيد بو ما تشيكرينو و قالك تشتي ديكا بس كيموكوري هر دي هبن هاتشو بيتن ام قالك سباسي حكومات خود كاينو زور سباس بو برنامجتا بلا سباس بو بيوندكت داكي شوا لا شهر زوروا فرمو داكي شوا. الو مرحبا. مرحبا داكي شوا. واسطة كم كاتة تامر. الو زۆر سپاس داکی شێو گوێمان لێتە. وەڵام من لەبارەی تەوەرەکەتان قسە ناکەم. بەڵێ فەرموو بە کورتی. لەبارەی موچەی پێشمەرگەوە قسە دەکەم. بەڵێ فەرموو. دارم بەرنامەیەکی باشی لەسەر دابەزێنن چونکە وەکو مەعاشیان زۆر کەمە ئەمەد بۆ ئەم جێژنش مەعاشیان نەدا بە پێشمەرگە. بەڵێ. ئەیتر من هەر ئەوە سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە.
بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سابیر قەڵاتزەیی دەڵێت من پێم وایە لایەنی پەیوەندیدار لە هەڵسان بەم ئەرکە پلانی گونجاوی هەبووە بەڵام ئەو پلانەش بێبەش نەبووە لە کەموکورتی هەروەها سامان عومەر دەڵێت خزمەتگوزاری لە کوردستان کەمە ئەوەشی دەکرێت خەڵک تا ڕادەیەکە بەرپرسیاتی ناخاتە ئەستۆی خۆی وەک یارمەتیدانێکی لە بەرامبەر ئەو خزمەتگوزاریە. سەرتیب لە چەند سۆماڵەوە فەرموو کاک سەرتیب. ئەم کاتت باش کاکشوان باشی برای بەڕێزم. زۆر سپاس کاک سەرتیب فەرموو. برای بەڕێزم جەژنمان بەڕێ کرد و بە شێوازێکی ڕێکوپێک و لەسەر شێوازێکی بە پیلان یعنی واتە بە سیستم بەبێ ڕوودا و لە دنیایشا لە ئاهەنگ و لە بۆنەکان و غیربۆنەکان ڕوودا و هەر ئەبێت بەڵام سپاس بۆ خوای گەورە بە شێوەیەکی ڕێکوپێک. بەڵام برای بەڕێزم نیشتیمانەکەی من و تۆ ئەگەر لە دوای پرۆسەوە ئاوەدانکردنەوە تەماشای بکەیت لە ڕووی مەعمار و پێشکەوتنەوە وەکو مردووێک وایە لە گۆڕ دەری بکەیت و زولوی بکەیتەوە. یعنی لە ڕووی مەعمار و پێشکەوتنەوە لە 1970 فەرقی کردووە نابێ بڵێن هیچ نەکراوە هیچ نەبووە. بەڵام من ئەڵێم 100 خۆزگا وڵاتەکەی من وەکو جوبا پایتەختی دارفۆر جادەکانم خۆڵ بواە بەڵام وەکو گەلی دارفۆر ئیستقلالێتی خۆمە مەعلان بکردایە و خاوەن ناسنامە و پێناسەی خۆم وایم سەربەخۆ بوایم برای بەڕێزم. بەڵام هیواداریشم هیچ کەسێکمان تاشیر بە هیچ کەسێکمان نەکەین و هیچ کەسێ قسە بەسەرکردەکانمان نەکەین زۆر عیبە. بعد لە ئاش خۆمانەوە شەرم و شعور بکەین و حیا و ئاداب بمانگرێ قسە بە دووچووکترین سەرکردەی کورد نەکەین بەسێتی با ڕێز لە خۆمان بگرین و با لەمە زیاتر دڵی دوژمنان بە خۆمان خۆش نەکەین و بەسێتی لە عیبرەتون للناس با عیبرەت بگرن و دەستخۆشیت یەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت چرۆ لە سلێمانیەوە فەرموو چرۆخان. ئێوارە و باش کاکشوان. زۆر سپاس چرۆخان فەرموو. پیرۆزبایی زۆرژن لە سەرجەم کارمەندانی NRT-یەکەم. زۆر سپاس بە ناوی هەموویانەوە پیرۆز بێ لە ئێوەش. سەبارەت بە تەورەکەم ئێوارەش دەستخۆشی لە لایەنی پەیوەندیدارەکەم تا ڕادەیەک یعنی ئاسایش ئەمی بۆ کوردستان دابین کردووە. بەڵام لە ڕووی ئەوەی کە ئێمە ئەزانین لە بۆنەکانە کۆمەڵی گەشتیار سەردانی هەرێمی کوردستانەکەن من داوام لە لایەنە پەیوەندیدارەکانە کرد کە یعنی 2 ڕۆژی جەژن کۆمەڵی چێشخانە و ڕیستۆرات بیان کردایەتەوە 2 ڕۆژەکەی تریشی کۆمەڵێکی تر لەبەرەوەی زیاتر گەشتیار سەردانی هەرێمی کوردستانەکە بۆەوەی لە داهاتووە زیاتر ئەو گەشتیارانە جارێکی تر سەردانی هەرێمی کوردستان بکەرەوە. دەستخۆشیکەتەکەم و زۆر سپاس کاکشوانگە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەشار لە دهۆکەوە فەرموو کاک بەشار. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک بەشار. سەوارەت بابەتی توی ئەوڕۆ لایەنە پەیوەندیدارەکان لە ڕۆژانی جەژندەوە بەڵێ ئالیەن پەیوەندیدار بەڵێ بەڵێ ڕاستی هەکە لایەنە پەیوەندیدار پێچی بیت لە جەژن شکەنە حەزباتی دیگەشتی مەقسەدێ من بەڵێ کاک بەشار لایەنە پەیوەندیدار جەژنە خەلکیە جەژنە ملەتیە یعنی جەژنێکە ئاینیە هەکەر وا پێچی بیت دەکەنە حەزباتی ومن رحمك جل سر وزير نافخوي عشان داخل بله وزير نافخو حزباتيت كاب وزير نافخو چه مرگا حکومت غديارني ناش حزباتي زتر بونه نمونه كده بتاينم پاسوانت بارگاه پارتی حمیت کرینه پولیس و بارگاه دیشی وسایت اعلان و زیروانی همیا کریا سر وزارت نافخو همی چکدار پارتی نه اتیت حزبی نه من افرق معی بودن سپاس بۆ پەیوەندەکەت کامەران لە کەرکووکەوە فەرموو کا کامەران. بەڕێزەکەم کاتت بە خۆزەخانە توانستم دووبارە پەیوەندەکەوە بگرمەوە و بە داوای لێبوردنێکی زۆرە من نەمت بەڕێز کاک مەزوود دەزانی کەرکووکی فرۆشتووە وتم کەرکووکی بە شووداوە شودان و فرۆشتن زیایە ئەویش وەکارەکەی بێمێ جوان ڕوونی بکەم بۆ برادەرێک کە ئیستا قسەی کرد وەکارەکەی وێ بوو کە ئەم جێشەی عێراق هاتە کەرکووکەوە ئەوە بوو کابرای تورکیا هات بۆ لای کاک مەزوود لێو هاوردی بۆ بان کەرکووکەوە هەموو ڕاستیەکانە کاک مەزفا گوڵمیدانی ئەبێمە 30,000 چەکداری بەرزانیمان هەیە سەردانی تایبەتەوە لە هەموو کەناڵەکانە دروستکا کە با بێنێ گەرە و ڕاستەکە با 15,000 دێنێتە کەرکووک ئێمە گوڵبارانێکین نەک 30,000 چەکدار ڕاگرێ بۆ ژیان
کۆپشاندانەکانی سلێمانی سەرکوتکردنین ئەو پرۆستیان وەڵڵا سپاس بۆ خوای کە دوو نەگەڕاوەتە بنەماڵی ماڵ مەلا مستەفا هەر چاخانەیەک ڕۆستێ مەلا کامران تکایە بۆ شوێ قسە نەکەن بە هیچ کەسێک سپاس بۆ پەیوەندەکەت بۆ دووەم جارە پەیوەندی دەکەیت سپاس بۆ پەیوەندەکەت جەلیل لە دوکانەوە فەرموو کاک جەلیل کاکام کاتت باش زۆر سپاس کاک جەلیل ڕێگەری ئەم کاتتان باش هەموو دەستخۆشی لە بەردامە جوانەکەتان دەکەم زۆر سپاس دەکەین بۆ کەناڵە جوانەکەتان سپاس کاک جەلیل ئاڕاستیەک وێشی هەموو کارمەدان دەکەم دەستخۆشتان لێ یەکەم زۆر سپاس دەکەین بە بۆنەی خوشیێک بەیک بەخسی موچە و شتێک کرا بەعزار هەزاران کەسێ معاشی وەرنەگرت یان ئەگەر موچەکە نەبوایە نەیەتوانی جێژن بکە جێژن و شتیشی هەموو شتیشی کەڵی بێ نەیەتوانی خۆی دەبرکە ئیلا بە موچەکە نەبێ یعنی ئەو شتانە شتێکی جوان نییە وەڵی دابەزنە سەر قسە و بە مەسوول و بۆ ئەموو ئەوانە تاکەم شتێکی جوان نییە من داوای لێبردن لەو قوشکانە شەکەم کە هەموو کەسێ قسانە نەکا شتێکی جوان نییە سەرکەوتن بۆ ئێوەش برای بەڕێز بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆڕ کۆمەڵاتی فەیسبوک هەنگاو کەرکووکی دەڵێت تکایە باسی موچەی فەرمانبەران بکەن هەر دەڵێن زیاد دەبێت وە زیادیش ناکات بەرهەم گەرمیان دەڵێت هەموو لایەنە پەیوەنددارەکان کاری خۆیان ئەنجامدا و دەستخۆشییان لێ دەکەم بەناوی بەرهەم جێرمن بوو نەک بەرهەم گەرمیان باوکی حسێن لە ئاکرێەوە فەرموو باوکی حسێن برا ئەحواڵم باشی زۆر سپاس باوکی حسێن ئەرێ پرسیارێکم هێنێتم پێشوارگەی بەڵێ فەرموو ئەو فەرقانە هەلا فەرقەیەک و دوو سێ و چواردە دوازدێن ئەو فەرقانە ئەو پێشمەرگە خڕ وەزێرەوانی و پێشمەرگە ناوخۆ یعنی خڕ ئەو زێدەکان بۆ هاتیە 8 ملیۆنەکە 9 ملیۆنەکە 10 ملیۆنەکە بەس فەرقەی لۆناتیە ئەو فەرقانە لۆناتیە لە بۆ پێش عەسکەری عێراقی هەر فەرقەنە لە بۆ وزارەت هەر فەرقەیە یعنی خڕ ئەو دیواکانە خودە خۆ یەکە دیگە نە شۆرتەیە نە ئاسایشە نە زێڕەوانی هەر فەرقەنە چ زیادر بۆ ئەوە دیواکانە بەڵێ ئەو زێدەکە لە بۆ فەرقان ناتیە لە بۆ ئاسایشێ لە بۆ شۆرتەی لە بۆ پێشمەرگی زێڕەوانی لە بۆ خڕ ئەوە هاتە خۆ هەتا لە بۆ پێشمەرگە شاتۆری حرەسێن ناوچە و یعنی هەلەماری خۆنا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت گەرمیان لە گەرمیانەوە فەرموو کا گەرمیان بەڵێ کا گەرمیان دەستخۆشی بەدامەکە دەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی من ئەمەیە لەسەر کێشەی هەرێم و بەغداد قسە بکەم حتا لەوەجە پەیوەندی بە بەستێ ئەم ڕۆژەوە نەبێت بەڵێ فەرموو خۆی لە ڕاستی ئابێ هەموو کەس ئەوە بزانێت کێشەی هەرێم و بەغداد نییە تەنها کێشەی نێوان پارتی و بەغدایە کورد هیچ کێشەیەکی لەگەڵ بەغداد نییە بەڕاستی يعني تا ڕادێ بەڵێ کێشەمانێ بەڵام تا ڕادێک ئێمە وەکو سەرکرداری کورد هەموو کێشەی لەگەڵ بەغداد نییە ئەوان کردیانە بە کێشەی هەرێم و بەغداد ینی کێشەکانی گەورە کردەوە تەنها ئەو کێشە هەیە لە نێوان پارتی و بەغدادا هەیە ئەو ئەڵێ بەڵێ هەمومان من خۆم شەخسی خۆم هەموو کەسێک ڕقمان من خۆم ڕقم لە مالیکیە تا سەر ئێستا ڕقم لە مالیکیە بەڵام بتەوێت ئێمڕۆ ئێمە لە های لە چوارچێوەی عێراقی فیدراڵە یعنی ئەو بەپێی دەستور و بەپێی یاسا و بەپێی قانون ئەتوانێت جيش ئەتوانێت هەموو شتێک تداخل بکات هەتا سلێمانی هەتا هەموو کوردستانی باشوور بڵێن بەڵام ئەو لە 91 و لە 92 جيشی تورکیا لە هەرێمی کوردستان هەیە تداخلات و هەموو ئیشوکارێکن بۆ بە ئەوان ناڵێت تداخلات هەیە و بۆ بە مالیکیا لێ تداخلات هەیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئازاد لە کەرکووکەوە فەرموو کاک ئازاد ئەم کاتت باش کاک شوان زۆر سپاس کاک ئازاد ئەم کاتت باش زۆر سپاس کاک ئازاد گوێمان لێتە من سپاسی تۆکەم دەربارەی و برادەرە ئەڵێمەی کێشەمان لەگەڵ بەغدانیە چۆن کێشەمان نییە ئەی ئەوە ناوچە دابراوەکانەوە کەرکووکە گەڕاوەتەوە سەر کوردستانەوە خانەقینە ئەوە دەلەولا سعدیەیە کوردەکانی هەموو دەربەدەر کرا ئەی ئەوە مالیکیە فەرماندەی دزدە دروستەکە چۆن کێشەمان نییە ئەوانە هەمووی کێشە نییە ئەی ئەگەر کێشەمان نییە مادام بۆ ئەچی ئەی کوا بودجەی پێشمەرگە کوا چەق و ئەسلحەی پێشمەرگە چەند ساڵە بەزە برادرانە بانوەکەری بۆ مالیکی نەکەن ئەو کامەرانی کارێ مەسعود بەرزانی کوردستان سپاس بۆ پەیوەندەکەت ئاری لە سێ سادقەوە فەرموو کاگاری کاگاری لە سێ سادقەوە هەلو فەرموو کاگاری ئەو کاتت باش
زۆر سپاس هەموو کاتێکت باش. مەمنونم. وەڵام من سەبارەت بە خەستخانەکان قسە ئەەکەم. بەڕاستی ئەو کارمەندانەی کە لە خەستخانەکانیان لە ڕۆژی جژن و ڕۆژەکانی تریژە زۆر بە بێڕێزی سێری خەڵکەکەن. یعنی تۆ سیرەکەی ئەگەر لە هەچ پلە و پایە و شخصێتێکی کۆمەڵایەتی هەبی کە ئەچی بۆ سیرەکەی کارمەندێک لە دەرگاکایە ئەمەندە بە بێڕێزانە سێری خەڵکەکە کە ئەشتە ناو خەستخانەکەەوە لەوانەیە ئەگەر ئەو کارمەندە لەو خەستخانەیە نەبێت لە شوێنیشکا بێ خەڵکە حسابی بۆ ناکە. من ئەم جەژنە لە تەواریەکە بووم خۆشم لە پلۆپایەکی کۆمەڵایەتیان کەچی زۆر بە بێڕێزانە سێری خەڵکەکەن و قسە ئەکەن و ئەوانە ئەکسەریەتی کێشەکە لە خەستخانەکانە دروستە بێ هەتای کارمەندی ناو خەستخانەکانە. سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. هەڵبەست خۆشناو دەڵێت من تاکەشت کە زۆر شانازی پێوە دەکەم ئەوەیە کە لە ڕۆژانی جەژندا و لە هەموو مناسبەکاندا ئەمن و ئەمان زۆر بەرقەرارە بێگومان ئەوەش بۆ ئەوە دەگرێتەوە کە پلان هەیە بۆ سەلامەتی سەرماڵی هاوڵاتیان. با مۆساعی دەڵێت کە زۆر بە دڵسۆزانەوە بەرنامەی تایبەت پێشکەش بکەن لەسەر خوێندکارە وەرنەگیراوەکان. من لە ساڵی 2009دا ئامادەییم تەواو کردووە ئەم ساڵ کە وەرنەگیراوم 4 ساڵە بەڕای ئێوە شوێکی باشم نەداوە پێویستە وەزارەت خەمێکی هاوشێوەکانی من بخوات. بەڵێ هاوڕێ لە خۆرماڵەوە فەرموو کاگاوڕێ. کاتتان باش کاکەین. زۆر سپاس کاگاوڕێ. جەژنێکتان پیرۆز بێت. زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێت. سەبارەت بە تەوەرەکەی جەنابتان بەڵێ دەستخۆشیتان دیەکەی. زۆر سپاس دەکەین. بەڵام ئەوەی زۆر گرنگە ئیشارەتی پێ بدەین ئەوەیە بەڕاستی ترس و خۆف و هەژاندنی ترس لە دڵی هیچ کوردیەکی کوردستانە نییە بە هەر پارچەکەەوە یاق. دووهەمی ئەوەی ئەمێنێتەوە خەڵکی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕژێمی بەعز نەترساوە و لە ڕژێمە درندەکانی پێشتر نەترساوە. ئێستا لە مالیکی ئەترسی ئازیزەکەم لەبەرەوە دڵنیات دەکەم سەد ئەوەنێتر مالیکی ئەوانە ئەسڵەن بەلای خەڵکی کوردستانەوە وا بزانە مێشێکە و باڵی قرتاوە. بەڵام ئەوەی زۆر گرنگە ئێمە ئەبێ بیر لە ئایندە و ڕابردی ئەم کوردستانە بکەینەوە. وەرە چەند ساڵێ مەڵە ناوچە داڕاوەکان کەرکووک فلان ئەوانە ئێمە سپاسی پەکەکەکەن کە ئامادەیتیا بوو ئەو کاتێک کە خەڵکی جەلاو لە ئەوانە وتیان کاکە فریامان کەون خەریکە ئینمانەکەن ئەی ئەو کاتە بوو ئەو وەزعانەی ناکرێت پێشتر بۆ نەکراوە. یعنی ئەمە ئایندەی میلەتێک خەمی میلەتێک بەڕاستی ئەبێ کاری لەسەر بکرێ ئەبێ پێشتر هەوڵی بۆ بدرێ ئەبێ بێدەنگ نەبوویان لە ئاسی مەسەلەکان. ئەمە مەسائلێکی سیاسیە نەتەوەییە پێویستە هەموو تاکێت لە ئاستی خۆی ڕوبەڕووی ئەو وەزعانە بێتەوە. بەڵام من دڵنیا دەکەم ترسەکە نەمالیکیە و نەفلان و نەفیسارە. ئەو ئەلبەتە بەرژەوەندەکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە خۆمان بە چاوی خۆمان ئەیبینین. خەڵکی کوردستان خۆی ناکا بە قوربانی تاکە کەسێک و دوان ئەوانە. خەڵکی کوردستان خۆی بە قوربانی مەسائلە نەتەوایەتیەکان ئەکات، مەسائلە کوردیەکان ئەکات، بەڕاستی نیشتمانیەکان ئەکات. ئەوە ڕۆیشت خەڵک. ئێستا دڵنیا دەکەم هێزی پێشمەگەل لا کەرکووک ڕوبەڕووبوونەوەیەک بوێت هیچ کەسێک ئێمە ئەوەی کە بیستمانە لیان ئەڵێ ئامادەی نین خۆمان دین بە کوور بۆ فڵان و فیسار. بەڵام لە ئاسی نەتەوایەتیەکە ئامادەین لە ژێرپێی هەموو دەبابەکانە لە زنجیری دەبابەکانە خۆمانە پریشێنینەوە. بەڵێ کاگاوڕە سپاس بۆ پەیوەندەکەت. شێرزاد لە سلێمانیەوە فەرموو کاک شێرزاد. کاگەشوان چۆنی؟ زۆر سپاس دەکەم کاک شێرزاد فەرموو. من حەزەکەم تۆزیح هێبم. بەڵێ فەرموو. بڕوا بکە حرمەتم هەیە بۆ میلەتی خۆمان. ئەم میلەتە زانی من دەمێکە لی تێگەشتوم 2-3 ساڵیشە بە تاوەتی تێگەشتوم. حەزەکەی بەیانیان قەیماغی کەرکووک نە ئەمەی سلێمانی کە خۆمانەی کە نەها قەیماغە چاکەکە بۆی کیلۆی بە 27,000 هەموو بەیانیەک کیلۆی قەیماغ بەرە بۆ ماڵەکان نیۆڕوان تشریبی گۆشتی بەرێ ئێواران کام مەطعەمەی ڕاقیە داعوەتی کە جلی جوانی بۆ بکە. ئەگەر ڕازی بوو کاک شوان تۆ وەرە من دەستێکی خۆمە بڕم کاشی براکەم بۆ قورعانە کاک مەسعود نەبووایە ئەو کاکامەرانە دەرپێشی لە پیان نابوو لە تکایە کاک شێرزاد سپاس بۆ پەیوەندەکەت. ڕۆژانەیمە هەمیشە دەبێت بۆ شوێ قسە بکەین کە نابێت ئەم وشانە بەکاربێنی نابێت بۆ شوێ قسە بکەین. تکایە هیوادارم ڕێزم هەیە بۆ هەمووتان فێری زمانی گفتوگۆ بین بۆی بۆ شوێ قسە نەکەین. دوا پەیوەندیمان محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. فەرموو کاک محەممەد. ئەلوگوێم لێتە من چاکی بەڕێزیان. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. وڵات داواکارێک مێگە لێ ماوە برن. بەڵێ کاک محەممەد. وەڵا ئەمانەیە بەرنامەیەکدا بەزێن لەسەر
دەستە و پێشمەرگەی دەستە و مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر مەمنون تارەبین چونکەم پارتی دیموکرات دەستە و مەڵبەندەکانیان قەرەبیان بۆ کراوەت و ئێستا معاشیان قسا سەر وەزارەت ئێمە هەر وەکو خۆمان ماوێنێتەوە بەڵێ ئەگەر بەرنامەیەکمان بۆ دابەزێن زۆر مەمنونتان ئەبین. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد کە دووە پەیوەندیمان بوو لە سلێمانی بەڕێزان دیارە وەڵام بکەم بۆ کاکشێزاد ڕێزم هەیە بۆ کاکشێزاد و بۆ هەمووتان بۆ ئەوەی وشەی ئاوە ڕستەی ئاوە بەکارنێنی لەبەرەوەی نەگونجاوە لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیدا بۆ شێوەیە قسە بکەن بەرامبەر بە هیچ کەسێک ئێمە ڕێزمان هەیە بۆ هەمووتان و خۆتان دەزانن لەبەر ئەوەی ئەم بەرنمەیە ئێوە دەتوانن ئازادانە قسە بکەن بۆیە نەمانتوانێت زۆر جار فلترێکمان هەبێ بۆ پەیوەندەکان سپاس بۆ هەموو لایەکەوە داوای لێبوردن لەو کەسانەکەن کە نەیانتوانی پەیوەندی بکەن یاخود پەیوەندەکانیان وەرنەگیرە تا سبێنی هەر شاد و بەختەوەر بن.